سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی موم. بێگومان بە تەنها ناوهێنانی تاقیکردنەوە خوێندکار ترس و قەلەقێکی زۆری لا دروست دەبێت و نازانێت چۆن سەعی بکات، بە تایبەتی بۆ تاقیکردنەوەی یەکەمی وەرزی دووهەم. وەک لە قوتابخانەکان لەسەر نمرەی 20، چونکە دواتر دەبێت سعی لەوانەکانی دیکەشدا بکات لە هەمان کاتدا و پشتگویان نەخات. بۆ ئەوەی هەوڵسەنگی ڕابگرێت لە نێوان پش و هەروەها تاقیکردنەوە و سعی وانەکانی دیکە و هەروەها لە هەمان کاتدا نمرەیەکی باش و بەرز بەدەست بهێنیت، ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. چاو بە بەشەوانەکەدا بخشێنە. ڕاستەوخۆ کە هاتیتەوە ماڵەوە گریمان بەیانی یەکەم تاقیکردنەوەی 20ەکەت هەیە. پاش پشودان ئەوە بە دوو خولەک سێری کتێبەکەت بکە، بزانە چەندێک داغڵە بۆ تاقیکردنەوە، چەند بەش و چەند پەڕە داغڵە، هەروەها چەندێک کاتت پێویستە بۆیان، ئایا 2 کاتژمێرە، 4 کاتژمێرە یاخود 5 کاتژمێرە. هەروەها چاو بە خشتێوانەکانی دیکەشدا بخشێنە، واتە بزانە چەندێک سعیوانەکانی دیکەت لەسرە بۆ بەیانی و کامیان لە هەمووی گرنگترا. پلان و کات دابنێ، واتە پاش ئەوەی خاڵ یەکەمت ئەنجامدا واتە زانی چەندێک داغڵە و چەندێک سعید لەسرە بۆ بەیانی، ئەوە لەسەر پاچەکە خەزێک لە ماوەی 5 خولەکدا تەواوی ڕۆژەکەت دابش دەکەیت بەسەر ئەوانانەدا. بە تایبەتیش زۆربەی کاتەکەت دەدەیت بە سعیکردن لە تاقیکردنەوەی بەیانیدا. با بڵێن ئەمڕۆ کاتژمێر 1:15 لە قوتابخانە دەیتەوە، تانوێژ دەکەیت و نان دەخۆیت و هەروەها کەمێک پشوو دەدەیت. هاوکات 5 خولەک پلاندا دەنیت دەبێت بە کاتژمێر 2. ئایا سەرەتا سعی لە تاقیکردنەوەکەدا بکەم یان لەوانەکانی دیکەدا؟ ئەمە وەڵامەکی جیاواز دەبێت بە گوێرەی خوێندکارەکان. بەڵام ئەگەر بۆ نمونە بەیانی بێجگە لە تاقیکردنەوە 4 وانی دیکە سعید لەسرە، ئەوە کەمیان ئاسانە و تەنها کاتێکی زۆر کەم سعی دەوێت ئەوە تەواو بکە، تەنها بۆ ئاسوودەکردنی خۆت. واتە دوای سعی بڵێیت سعی دووانی ترم ماوە، زۆر لەوە باشترە کە خەیاڵت لە لای 4 وانی دیکە بێت. ئەگەر ئەمەشت بۆ ناکرێت سەرەتا سعی لە تاقیکردنەوەی بەیانیدا بکە، هەتا شەو یاخود ئێوارە، دواتر کاتژمێرێک بۆ 2 کاتژمێر بدە باوانەکانی ترت. زۆر دەترسم لە تاقیکردنەوەدا چی بکەم. ئەمە ئاساییە ئەم ترسا، بەڵام بازەڵ نەبێ بەسەرتدا. سەرەتا کەشێکی سعیکردن بۆ خۆ دروست بکە، واتە بچۆرە شوێنێک با کەسی لێ نەبێت لەو ژوورە. پێویستیەکانی قوتابخانە وەکو قەڵەم دایان و ڕاستە و لاستیک و ستیکەرت لابێت. هەروەها دەفتەر و کتێبی ئەوانەشت بێنە کە تاقیکردنەوە تێیدا هەیە، تەنها ئەوانەیە کتێب و دەفتەری هیچ وانێکی دیکەت لا نەبێت. هەروەها با پەرداخی ئاوت لابێت لە کاتی سعیکردندا. ئێستاش بە کات سعی بکە، بۆ نمونە 25 بۆ 30 خولەک سعی بە بەرداوامی دەکەیت، بەڵام پێش ئەوە 4 هەناسی قوڵ هەڵمژۆبی دەرەوە. مێشکت بالای سعیکردن بێت، با ئەو ژوورەی سعی تێدا دەکەیت بڕی پێویست ڕووناک بێت. هەروەها باشترە تەلەڤیزیۆنی لێ نەبێت یاخود بیکوژێنیتەوە. ئەگەر مۆبایلت لایە سایلەنتی بکە، هەروەها خەتەکەت بکوژێنەرەوە. ئێستاش ئەگەر 2 بەش داخڵ بێت، ئەوە کاتەکانی بەسەردا دابش دەکەین، کەمتر یا زیاتریش بە پێی خوێندکار و تێگەشتنی خوێندکار دەگۆڕێت. گریمان ئێستا وەکو وتمان کاتژمێر 2:15 پێویستە تا 4 ئێوارە لە بەشی یەکەم تەواو بین. ئەگەر بەشی یەکەمیش 20 پەڕە بێت، پێویستە 10 پەڕە لە کاتژمێر یەکەم تەواو بکەین، واتە تا کاتژمێر 3. 10 پەڕەکەی تر لە دوای کاتژمێر 3 دەکەین تا کاتژمێر 4. ئەمە بەشی یەکەمان تەواو کرد. بەشی دووەمیش لە کاتژمێر 4 تا کاتژمێر 6 ئێوارە تەواو دەکەین. سعی لە هەموو بابەتەکاندا بکەم؟ بەڵام سعی بەوردی لەو بابەتانەدا ناکەین کە گرنگ نین، یاخود ڕۆژانە مامۆستا ئاماژەیەکەمی پێداوە، بەڵام بەوردی سعی لە بابەتە گرنگ و ئەڵۆزەکاندا دەکەین. پێویستە بۆ وانە زانستەکان قەڵەم و دەفتەری زیادەمان پێبێت. هەروەها باشترە بە دانیشتنانەوە یاخود لەسەر مێز و کورسی سعی بکەین. بە هەمان شێوە بۆ وانە ئەدەبیەکانیش ئەگەر بتەوێت قەڵەم و دەفتەری زیادە بهێنە و خۆت شتەکان بۆ خۆت بنووسەرەوە. چ شتێکت لا گرانە بنووسەرەوە لەسەریان. پاشان بۆ وانە ئەدەبیەکان بە دەنگی بەرز سعی بکە جارجار، هەروەها جارجار بە پێوە سعی بکە. تاقیکردنەوەی 26 پێش و باش نەبووم، ئەم جارە چی بکەم تا باشتر بم؟ لەوانەیە تاقیکردنەوەی پێشووتر سعی زۆرت کرد بێت، بەڵام نمرەی کەم یاخود خراپت هێنابێت. بەڵام خەمبار مەبە، ڕەنگە بەهۆی ئەوە بێت کە تۆ نەتزانیوە شێوازی پرسیاری مامۆستاکەت چۆن بووە. بەڵام ئێستا شارێزا بوویت، زیاتر مامۆستاکەت گرنگی بە چی دەدات. جاری پێشووتر لە چ شوێنێک پرسیاری هێناوەتەوە و تۆ سعید لەو بابەتەدا نەکردو بەوردی. زیاتر گرنگی بە چی دەدا؟ بە خاڵ، پێناسا، بۆشایی، گەیاندن یاخود ڕاست و هەڵا.
زیاتر پرسیاری ناو کتێب ئەهێنێتەوە یاخود ئەوانەی لە کۆتایی هەر بەشی کتێبێکدایە یاخود خۆی پرسیاری دادەنا پرسیارەکانی وردە یانیش ئاسان چونکە زۆرجار هێندە ئاسانە خوێندکار سەری لێ تێک دەچێت و دەبێتە هۆی ئەوەی نمرەی تەواو نەهێنێت زیاتر نمرەی لەسەر چ بەشێک داناوە واتە لە تاقیکردنەوەی پێشووتر کە نمرەکان بەسەر پرسیارەکاندا دابەش کراوە چ بەشێک زۆرترین نمرەی بەرکەوت بوو ئایا پێناسە بووە یان ژماردن یانیش چ شتێک بووە هەروەها پرسیار لە خۆت بکە ئەو هەڵانە چی بووە کە لە تاقیکردنەوەی پێشووتر ئەنجامتدا و خراپ بوویت ئایا کاتت بە شتێک و کشتووە کە مامۆستا گرنگی هەر بۆ بەشە نەداوە یاخود لە تاقیکردنەوەدا خاوت کردووە بەمەش کاتی زۆرت نەبووە بۆ وەڵامدانەوەی پرسیارە قورسەکان یاخود بە خێرای وەڵامت داوەتەوە یانیش بەسەر وەڵامەکاندا نەچوویتەوە پاش وەڵامدانەوەی ئەو پرسیارانە ئەنجامێکی زۆر باشت دەبێت لە سعیکردندا چۆن بزانم چی گرنگە ئاسایی وەکو وتمان ئەوەی مامۆستا ڕۆژانە زۆر باسی دەکات و جەختی لەسەر دەکاتەوە ئەوە زۆر گرنگە ئەمە لەلایەکی دیکە ڕۆژانە تۆ لە پۆلدا مامۆستا تێبینی پێنووسیویت یانیش خود نووسیوتە ئەوانە زۆر گرنگن مامۆستا دەڵێت ئایا بزانم لە پۆلدا باش گویان گرتووە بۆی ڕەنگە 1 بۆ 2 نمرە لەو تێبینیانەدا بهێنێتەوە کە ڕۆژانە باسی کردووە هەروەها ئەوەی لەسەر دەفتەرەکە نووسیوتن زۆر گرنگە پێداچوونەوەیان پێدا بکە هەروەها ئەو کوێزانە یاخۆ تاقیکردنەوانی ڕۆژانە کردوتن دووبارە زۆر گرنگن ڕەنگە مامۆستا هەمان پرسیار بهێنێتەوە یانیش هەمان بیرۆکە بهێنێتەوە تەنها ژمارەکەی بگۆڕێت هەروەها هەندێک جار مامۆستا ئەرکی ماڵەوە بە خوێندکار دەدات بەکەم لێ مەڕوانە زۆر گرنگن بۆ تاقیکردنەوە پێش ئەو 4 کاتژمێرە سعیم تەواو کرد ئێستا چی بکەم باشتر وایە پێداچوونەوەیەکی خێرا بکەیت کاغەزێک بهێنیت لە بەشی 1 و 2دا چی گرنگە و خاڵ و پێناسەیە یانیش نمونەیەکی زۆر گرنگە کەوا بیرت دەچێتەوە لەسەری بنووسە واتە بیکە پەپوختەیەک بۆ خۆت هەروەها تەنها بابەتە گرنگەکان لەسەری بنووسە لەو ماوە کورتەدا ئیترسی خولەکە هەرچەندێکە بەسەریدا بچۆرەوە هاوکات دەتوانی شەویش بەسەریدا بچیتەوە پێش خەوتن دوای سعی تاقیکردنەوە چی بکەم ئێستا سعی تاقیکردنەوە تەواو کرد پاش پشودان 2 کاتژمێر سعی لەوانەکانی بانی جا بکە کاتیان بۆ دابنێ کامە لە هەمیان گرنگترە بەڵام زۆر کاتیشیان پێوە مەکوژە لە هەمان کاتدا ئیهمالیشان مەکە لەوانە گرنگەکان و دەست پێ بکە هەر 1 و 30 خولەک یانیش 45 خولەکی بدەرێ ئەگە زۆر قورسە واتە لە کاتژمێر 6:30 یاخود 7 ئێوارە دەست بکە بە سعیکردن تا کاتژمێر 9 شەو دوایی ئەگەر سعیدمە ئەوە تەواوی بکە ئەگەر نا ئەوە بەسەر کاغەزەکەدا بچۆرەوە کە بابەتەکانی تاقیکردنەوەت تێدا بخوت کردوتەوە تا کاتژمێر 10 شەو پاشان واز لە سعیکردن بهێنەوە بخەوە ئایا بەیانی زوو سعی بکەم و پێدا بچمەوە بێگومان ئەگەر تۆ کاتژمێر دەبخەوێت و کاتژمێر 5 بەیانی هەستیت لە خەو ئەوە 7 کاتژمێر خەو دەکات کە بڕێکی باشە و تێر خەو بوویت پاش نوێژی بەیانی و خوێندنی کەمێک لە قورئانی پیرۆز هەروە خواردنی ژەمێکی سووک ئەوە کاتژمێر 5 و 30 خولەک تا کاتژمێر 7 بەسەر بەشی 1 و 2 دا بچۆرەوە ها بابەتە گرنگەکان و ئەوەی دەزانی بیرت چۆتەوە هەروەها بابەتی عەربی کە مرادیفی زۆرە هەروەها بابەتی ئینگلیزی کە ڤێربی زۆر تێدایە چۆنێتی گۆڕینی بۆ ڕابردووی تەواو و داهاتوو ئەمانە باشتر وایە بکرێت بە فلاش کارت واتە لەسەر پارچە کاغەزێکی بچووک تیاندا بنووسیت هەتا دەچێت بۆ قوتابخانە پێداچوونەوەیان تێدا دەکەیت و لەبەریان دەکەیت ئەگەر لەبەرت نەکردوون پێشووتر ئێستاش لە هۆڵی تاقیکردنەوە مەترسا با ئاوت پێبێت و نانت خوارد دەبێت هەناسی قوڵ هەڵمژە و قەڵەم و جاف و لاستیکت بیر نەچوو بێت سەرەتا بەنای خۆی گەورە دەست پێ بکە دوعای تاقیکردنەوە بخوێنە لە پرسیارە ئاسانەکان و دەست پێ بکە کاتەکانت بەسەر پرسیارەکاندا دابش بکە ئەگەر 50 خولەکتان هەبێت هەروەها 10 پرسیاریشتان هەبێت هەر پرسیارە و 5 خولەکی بەردەکەوێت ئاگاتان لە کاتەکانتان بێت لە پرسیاری ئاساندا بە فێڕۆی نەیەن هەروەها لە کۆتاییدا 5 بۆ 10 خولەک بەسەر وەڵامەکانتدا بچۆرەوە بزانە چ شتێکت بیر چووە بەڵام لە کۆتاییدا هەوڵمەی وەڵامەکانت بگۆڕی بە هیوای سەرکەوتن بۆ هەموو خوێندکارێک